بانو بیما و تەرزە سێ خوێندکاری نۆهەمی بنەڕەتی بوون لە قوتابخانەی ئەکرەم قەزاز لە سلێمانی کە ئەم خوێندکارانە لە تاقیکردنەوەی ئەزموونە گشتیەکاندا پلەی یەکەم و دووەم و شەشەمیان لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بەدەستهێناوە و بووە بە مێژوویەک بۆیان کە لە نێوان زیاتر لە 30,000 خوێندکار ئەوان یەکەمینن. زۆر سپاسی خانەوادەکەمەکەم بێگومان کە زۆر پاڵپشتم بوون لە ئەوەی کە بتوانم ئەم پلێ بەدەست بێنم و هەروەها مامۆستاکانم بێگومان خوێندنگەکەم کە ئەوان هۆکاری سەرەکی بوون بۆ ئەگەر ئەوان ئەو هەوڵ و ماندووبوونیان لەگەڵ منان نەکێشایە یاخود ئەو بە شێوەیەکی باش منیان فێر نەکردە بێگومان ئەم ئەنجامە دەست نەئەکەوت لەم کاتەیە. من بیما عەبدوڵڵا خوێندکاری پۆلی نوێمم و دەرچووی پلەی دووەمم لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە قوتابخانەی ئەکرەم قەزاز و سەرەتا ئەمەوێ زۆر سپاسی قوتابخانەکەم بکەم بە بەڕێوەبەرەکانم و سەرجەم مامۆستایان بە تایبەتی کە ئەوان زۆر ئەو هەوڵ و ماندووبوونی کە ئەوان کرد دیان باوەڕ ناکەم کە جارێکی تر دووبارە بێتەوە هیوادارم کە هەمیشە سەرکەوت و بن قوتابخانەکەمان بەرەو پێشترەوە بچێت و ئەمەیە زۆر سپاسی خێزانەکەم بکەم بە تایبەتی دایک و باوکم کە دابشکردن یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکان کە پێویستە هەموو قوتابیەک ڕەچاوی بکات لە کاتی سعیکردنی ئێدا و کاتدابشکردنی من بە پێی توانای خۆم بوو هەرچانێ توانام نەمایە ئەوە واز بڵێ هەنا بەڵام لە 8 سەعات کەمتر نەئەبوو. ئەم خوێندکارانە سەرکەوتنەکانیان بەرامبەر هەوڵ و ماندووبوونی مامۆستاکانیان دەبینن کە سەرباری بوونی قەیرانی دارایی بەڵام ئەوان بەردەوامن لەگەڵیاندا و لە هەوڵدا بوون لەگەڵ خوێندکاران بۆ بەدەستهێنانی نمرەیەکی باش. پلەی شەشەم بەدەستهێناوە لەسەر ئاستی سلێمانی بەڕاستی زۆر دڵخۆشم بۆی ئەو پلەیەم بەدەستهێناوە و هیوای سەرکەوتنیش بۆ هاوڕەکان مەخوازم کە پلەی یەکەم و دووەمیان هێناوە لەسەر ئاستی سلێمانی. دیارەکەەوە هەوڵ و مانووبوونێکی زۆرمان نیاوە بەڕاستی خۆمان و زۆر سپاسی مامۆستاکانیشم و بەڕێوەبەرەکەشمانەکەن کە ئەوانیش زۆر هەوڵیان ناوە لەگەڵمانە. بەڕاستی ئەوەی ئەوان بۆ ئێمەیان کردووە ناتوانین چاکەی ئەوان بینەوە. یەکەمی پارێزگای سلێمانی لە خوێندنگای ئێمەیە ئەویش بانووکاوەیە کە 809.6 هێناوە هەر دووهەمیش لە خوێندنگاکەمانە کە بیما عەبدوڵڵایە لە سلێمانی ئەش لە خوێندنگای ئێمەیە کە 896.4 هێناوە و شەشەمی سلێمانیشە لە خوێندنگاکەی ئێمە ئەویش تەرزەیە کە 891.4 هێناوە زۆر دەستخۆشییان لێ یەکەم خوێندکارەکانی کەشمان هەمووی بە ئاستێکی باش خوێندپۆلی نوێیان بڕیوە زۆر خوێندکارەکانمان معدەلی 94 و 5 و 6 هێناوە ئاستی نسبەی نەجاحمان لە 105 لە خوێندنگاکەمان و زۆر هەر لێرەوە زۆر سپاسی یەک بەیەکی مامۆستایانی خوێندنگاکەمەکەم چاویان ماچەکەم کە ئەمساڵ بە ئەوەی ئەم قەیرانەشەوە و ئاستێکی بەرزیان هێنا خوێندنگاکەمان زۆر هیلاک بووم زۆر خۆیان ماندوو کرد. بەدەستهێنانی نمرەیەکی باش جگەلەوەی تەکیدکردنەوەی لەسەر بەردەوامبوونی پرۆسەی خوێندن مامۆستایانیش پێشەنگانە توانیویانە پەرا بەو پرۆسەیە بدەن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.